بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لا تطبيقاتي تيجيشتن وتدبر لا بشكل آياتكاني قرآن لخزمت آياتكاني كوتاي سورة آل عمران دبين كتايبة من يتشان هي بيغمبر عليه الصلاة والسلام كاتك شوان هل دستا لي روايات كراية تماشي آسماني ذكرت أو آياتاني كوتاي سورة آل عمران دخين إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار ودي فرمو ويل لمن قرأها ولم يتدبر فيها. هاوار لبو كسشي يعني دولك شيوك لدوزخ ما وني ويل لبو كسشي كأو آياتانا بخيني تو تدبري تيدانك لي ورد نبيتو فكري لي نكاتو. طبعا ديار أو تايبة من دي هي بيوم صلى الله عليه وسلم لو أو آياتاني هالبجارتي لو بابسين خزمة أو آياتانا دبينين أو آياتانا أصلي مسلي إيمان روندكاتو أصلي مسلي فطرة قران بدواي حقيقة وهروها مسلي هداية ناردني بيغمبران عليهم الصلاة والسلام ناردني بيامكان لو تن آياتي آما جبيدة كذا فرمي إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. بتأكيد بإني تأكيد لدرس كردني آسمان وزوي آسمان كانوا زوي أو آسمان كاتك دري آسمان لا القرآن ده ما بس بي أوي كعقل الديقاتي أوي عقل الديبري أوي علم الديقاتي لسروي خوت سنك لزماني عربي السماء سيا كل ما علاك فأظلك هشتك لسروي توبي سيبرت ليبكا آسمانه يعني سروي هموي آسمانه إذا خواهي قوله سبحانه وتعالى دائما هان ما دالوي ليكولين وبكين ورد بينو سرنز بدين لآسمانه كان ولو زويش كشي خلقي كرديا شي بري ويدبا شي وها تنسيقها ما هنجيل نيوان دروس كرديا تسونك همو أو آسمان وزاوية بو بري هما هنجي وتنسيقها شي ورد بري ودسي أقر وانا بيتن همو تيك دسي أو خالقي كتاوي مني دروس كرديا وتاوي إنساني دروس كرديا شارزايا بتزوري تشتي أو روجش أو خالقيك أو روجي دروس كرديا هر أو خالقي أو زاوية دروس كرديا برگە هەوایەکی دانایە ئەو تیشتی ڕۆژە هەندێکی بێتە ژۆرێ کە پێویستە و گونجاوە لە بۆ چاوی من و هەندێکیشی بجێڕیتەوە تەبەقەکانی بەرگە هەوای کە گونجاو نییە لەو چاوی من و لەو ژیانی من کاتە هەمووی دەبینی لە مابەینی و کەون و کائیناتەیە و پەڕی تەنسیقەیە ئەوە هەر ئەوە نییە کە خەڵق کرایە ئەندازەی لۆ دانرایە ڕێی پیشاندرایە تەنسیقی لە مابەینی دروست کرایە بهمو لهانا كان كفكري لذكيوا أو بري وردي ودقت لخلقي وآسمان وزويه هي واختلاف الليل والنهار وأوزارا نزيكتر دبيتو مشهد كما لو نزيكتر دكاتو لآسمان كان وزويه ورسر أوي كتسون زياوازي شو روج دروس دبيتن فكر لوش بكوا كشي أو آسمان وزويه دروس كرديا شي أو وردكاري دانا كا روجانا لشوينة شي دياري كراو با گۆشەی دیاری کراو زەوی دەجوولێتەوە و ڕۆژ و شەو دروست دەبیتن و مانگ دەجوولێتەوە لە شەوێ مانگ ڕووناچی دەدا یان ڕووناچی نادا پڕ دەبیتن یان نامینێتن ئەو حەڕەکەیەی کەوە شەو ڕۆژی لە بۆ ئەو سەرزەویەی بەو شێوەیە دروست کردیە و بە تایبەتیش ئەو زەویە ئەو تایبەتمەندیەی تێدایە کە ڕۆژێکی ڕووناک شەوەکی تاریکی هەبی حتى زهرة وعطارت خو أوان للروج نيزيكترن دبي أوان روجي روناكتر يعني بس ونيت أو برجة هوانية أو برجة هواي كالزوي هي بويت السبب أو كالروجة الروناك وكو آبيند تيشك داتوا وشوشي تاريشش تواناي بينيني أستيرة كانت هبي زور لا أستيرة وشويني ديكا أو برجة هواي تيدانية بوشوينية كتاو بتوانيتن أستيران ببينيتن طبعا اوش دیسانێکە لە بۆ ئەوەیە ئینسان بیری لێ بکاتەوە سەرنج بداتە دەور و بەری خۆی بزانە چێ خالیقا چێ بەڕێوەی دەباتن
ئەو بیرەی بکاتەوە. هەرزوو کە ئینسان عەقڵی پێیا کرد بەرەو ئەوەی بووکە گەشە بسەنیت و پێ بگاتن، ئەوە فکرەی لە بۆ دێتن ئەمن چێمە، چێ ئەو ئاسمان و زەوی خەڵق دەکات، چێ ئەو هەموو ڕووداوە و ورد و سەیرانە بەڕێوە دەبات و دەهینیتن. یەکسەر ئەو بیرە لە بۆ مێشتی هەموو ئینسانەچی دێتن. خوای گەورە لێ دەفەرمی ئەوانە لە ئایاتین لئولی الئەلباب، بەڵگە و نیشانەنە لە بۆ کەسانەکی خاوەن ژیری. یەکەم لە تەدەبوری ئاياتی قورئانی بیر لەو مانای وشەکان یەک لەوانە باسمان کرد بچیەوە سەر ئەسلی مانایەکەی، ڕیشەی مانایەکەی لە زمانی عەرەبی. ئایەت لە چه هاتیە لە زمانی عەرەبی؟ مانای چ دێ؟ مانای علامەت، نیشانە. نیشانە کۆت و علامەتی مروری دادنەی ئەمن لێرە دەچمە فلانە شاری لە ڕێ نیشانە دانرا ئەو هابڕۆ ئەو ڕێ ئەو هابڕۆ ئەو ڕێ نییە. هەر مەوجودێک لەو کەون و کائیناتەی، هەر خەڵق مەخلووقێک لەو کەون و کائیناتەی نیشانەکە هێمایەکە خالقت پێدەناسێنی، ئیشارەتت لە بۆ خالقی پێدەکە، قسەت لەگەر دەکە. ئەسڵ ئەوەیە ئەمە نایخینینەوە لە غەفلەت. ئەگەرنە هەر گەڵایەکی دار، هەر پەلکە گوڵک، هەر باڵندەک، هەر مەوجوداتێک لەو کەونەی هەموو دەمێت لە قسەکردندایە لەگەڵمان. کاتێک کە تەماشای ئاسمانی دەکەی مەجموعە باڵندەشی دەبینین وا دەفڕی، کاتێک تەماشای دەکەی مەجموعە گەڵایەکی دەبینی وا دەلەرێتەوە، ئەوە باە ئەوە گەڵایە، هەمووی قسە لەگەر ئینسانی دەکە. قسەکردنەکەی چییە؟ معنات دەداتێ. خۆ قسە چییە؟ کاتێک تو قسەی لەگەڵە من دەکەی معنایەک لە مێشکت هەیە، دەتەوێت ئەو معنای لە ڕێی ئامرازەکی کە قسەکردنە و دەنگە بگوازیەوە لەو مێشتی من. تەنها ئامرازەکە جیاوازە. ئەو دار و بەرد و ڕووەک و هەر شتێک لەو مەخلووقاتەشەیە مانایەک دەداتە بەرامبەری خۆی. دەرێ بزانە ئەو خۆک و معڕەزەکە خۆی عەرز دەکە. چێ ئەمنی وەلێ کردیە بفڕم، چێ ئەوەی وەلێ کردیە لە ناو ئاوێ ڕزقی هەبی، ئەوە لە هێلانەی خۆی دروستکە فێری بکە، بێچووی خۆی دروست بکاتن. هەموو ئەوانە فێر دەکاتن کە خالقی خۆت پێ بناسێنیتن. چێ خالقتە، چێ دروستی کردی. ئینسان دەیبزانی هەمووی نیشانەی لە ئایاتین لە بۆ چێ؟ لئولی الئەلباب، لە بۆ کەسانێکی کە خاوەن عەقڵ و ژیرینە. ئەسڵی ئەلباب لە جەمعی لوبیە. لوب یعنی کاکڵا، ناوەڕۆکی شتی. یعنی عەقڵك ناکە بەس ڕووکەشی شتی ببینی، عەقڵك ناوەخن و ناوەڕۆکی شتی ببینی. بەس تەماشای زاهیری شتی مەکە، ئەوە سێوەکە دێتە بەردەستم دەخۆم و ئەوە ئاوەکە دەخۆم، بەڵکو بیر لەوەی بکەیەوە چێ زانی کە ئەمن پێویستم بەو نەوع خواردنەیە لەسەر زەوی هەبی، بەس لەسەر مانجی ئەو نەوع خواردنە هیچ وجودی نییە. فکر لەوەی بکە فەلينظر الإنسان إلى طعامه أنا صببنا الماء صبا ثم شققنا الأرض شقا. وانە ئەو چێوەی کردیە کە ئەو بارانە بباری، ئەو خاکە شایستە بیلەوەی ئاوەکەی هەڵمژی، پاشان گوڵ و جیاشین ببی، پاشان ئەوە لە بۆ خۆراکی تو حیواناتەکان شایستە بیتن. هەموو بەو پەڕی وردی ڕێک خرایە. کەواتە ئەوەی بیر لە وردیاتی شتەکەی دەکاتەوە دەچیتە ناوەخنی مەسەلەکان، ئەوە تەدەبور دەکاتن، ئەوە تەفەکر دەتانی بکە. بەس ئەوی بەبێ بەز عەقڵێکی زاهیری بەس ئەوەندەیە بخوا و بخواتەوە فکر لە هیچی ناکاتەوە، ئەوە ناتوانانی بکاتە حەقائق، ناتوانانی ڕاستی بدۆزیتەوە لەبەرەوەی بەس نیعمەتی دەناسی، منعیمی ناناسی. ئەسڵ ئەوەیە کە خوای گەورە نیعمەتەکان دەداتەمە لۆ ئەوەی منعیمی بناسین، و نیعمەت بەوەی نیعمەتە ئەمە ئیستیفادە لە نیعمەتی دەکەین کە منعیمی پێ ببینینەوە. لەبەرەوەی ئەگەر تەشبیه نەبی مەلیکەک هەدیەچێکت لە بۆ بنێری، هەدیەکە بابرێن قیمەتی وەرەقەچی هەیە، قیمەتی وەرەقە $100 شتێکی وان نییە بەنسبەت کەسەچی، بەس مەلیکەچی گەورەی ئەو دنیایی هەدیەکت لە بۆ بنێری، درعەکت لە بۆ بنێری، شوشەکت لە بۆ بنێریتن، هەدیەکە قیمەتەکەی لەوێ کە ئەو مەلیکە ئەتووی لەبیر بووە و ئەتووی پێگرینگە کە ئەو هەدیەی لۆ ناردی. ولله المثل الأعلى. تشبيه نبي كنعمتي دخوي وردقري لو خالقي بنابي أو خالقي كدري بسم الله، أو مهم لنعمتك كمنعم لبويتوي نارديا كخالق سبحانه وتعالى نارديتي. أجر شكراني لسربكي وبنابي بخوي أو كاتب راستي نعمته. أجرنا أو خواردم چەند ساڵەوە خواردنەوەی دەخۆم چێوەچ ڕۆی و تامەکەی نەما و ئەسەرەکەشی نەما،
بەڵام کاتێک کە بە ئی خاڵقی دەزانم و شکرانەی لەسەر دەکەم و ئەوی پێدەبینمەوە و دەستکرد و توانست و وی پێ دەبینمەوە ئەو کاتە گرنگی ئەو نعمەتەی بە دیار دەکەویتن. الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم. اینجا کاتێک کە تەفەکر لە مەخلوقات دەکا و ذکریش دەکا. ذکر ئەوەیە کە ئەتو حەقیقەتەکی بزانی بەس بە بیرە خۆت بینیوە. دائیمەن ئینسان ئەو حەقائقانەی دەیزانی زۆر زوو لە بیری دەچیتەوە، لەبەر هەندێ دەبی زۆر زووش گیانی خۆی بکاتە محەتە لە بۆ ئەوەی بە بیرە خۆی بینیتەوە ئەو حەقائقانە. اینجا لە هەموو حاڵەتەکانی بە پێوە بی، بە دانیشتنەوە بی، لەسەر لاتەنیشت بی، ئیشی ئەوە بی کەوا بە بیرە خۆی بینیتەوە کە ئەو چێە لۆ خەلق بووە، هەتا ئەو نوێژە 5 فەرزە دانرایە، ئەذکارەکان دانرایە، هەمووی لە بۆ ئەوەیە ئینسان ئەو حەقائقانەی لە بیر نەچی، دائیمەن لە یادی بیتن. ذکری خوای گەورەی بکات و بە ناوی خوای گەورە ناوی بینیتن، لەسەر زاران بیتن. اینجا ئەو ذکرەیە ئەسڵ ئەوەیە کە دڵی لەگەڵ بی، یعنی ذکر بەس بە دەو نەبیتن، بە دڵەوە بیتن. بەڵام ئەگەر بە دڵیش نەبوو بەس بە دەویش بکەی، هەر خوتوەکی مەرحەلەکی باشە، سەرەتایەکی باشە. لەبەرەوەی ابن عطای اسکەندەری دەرێ إن غفلتك عن ذكره أعظم من غفلتك في ذكره. غافل بون لذكري خواي قورتري لوي غافل بي لنا أو ذكري خواي. ها سون وردة أجر هر ذكري خواي نكي أو غافلي لخواي، غافلي لذكري خواي. بس أجر لنا أو ذكري خواي كبزمان دكي غافل بي أو درجة بسيطة چونك أولي أتو وكبري دستت بيكردية ذكرك يدكي وبربر بردوان بونش لسروي خۆڕاهینان لەسەری و ئینسانی وا لێ دەکاتن بگاتە ئەوەی کەوا بەدڵیش لەگەر ئەو ذیکرەی بیتن. اینجا وەیەتەفەکەڕونە فی خەڵقی السەماوات والأرض. بیر دەکەنەوە لە دروستکراوەکانی ئاسمانەکان و زەوی. ئەو بیرکردنەوە بەخۆی تەفەکر لە زمانی عەرەبی یعنی ئیعمال الفکر، بەکارهێنانی فکر. ئەوەیە لە مقەدیمەچی دەگەیە نەتیجەی، لە شوێنەوارەچی دەگەیە بڕیارەچی. یانی چێ؟ یانی ئەمن شوێن پێیەکی دەبینم، لەو شوێن پێیانە ئەوە لە بەرچاوم شوێن پێ هەیە، دەگەمە چێ؟ دەڵێم ئەوە بە جێی پێی ئینسانی دەچی، ئەوە بە جێی پێی فلانە حەیوانی دەچی. کەواتە دیارە ئینسانێک لێرە ڕۆیشتیە، وانە پشیلەک بێرەدا ڕۆیشتیە. ئەو ڕۆیشتنی پشیلەی، ئەو ڕۆیشتنی ئینسانی ئەمن دیتیتم؟ نەمدیتە. بەڵام بەو شوێنەوارەی لەگەر بەکارهێنانی فکر یەقینم هەیە کە جێی پێی پێڵاوی ئینسانم دیت، جێی پێی پشیلەکەم دیت، ئەو پشیلە بێرەدا ڕۆیشتە، ئەو ئینسان بێرەدا ڕۆیشتە. ئەلێرە هەموو کەون و کائینات کاتێک کە ئەمە تەماشا دەکەین ئەفعالە، ئاثارە، جێدەستی کردیگارێکی زۆر خاوەن عیلم، خاوەن قودرەت، خاوەن دەسەڵات لێ دەدرەوشێتەوە. تەماشای ئەو بینایی بکەی زۆر بە جوانی دەزانی ئەو بینایە وەستایەک دەبی، ئەگەر بینایەکی ڕێک بی وەستایەکی جوان شارەزا کارامە دروستی کردبی، وانە کەواتە لێرە لە ئاثار و ئەفعال چمان لەوە بە دیار کرد؟ صفات و ئەسماءمان لەوە دیار کرد. زانیمان ئەو فعلەی ئێستا لە بەرچاومانە ڕاستە وەستایەکەم نەدیتە، نازانم وانە چێشە، بەس دەزانم دەبی وەستایەکەبی ئەو دیوارەی دانابی، ئەو کارەبایی بەستابی، ئەو مەکتەبەی نەجارێک بی دروستی کردبیتن. بەچێ؟ بەوەی ئاثارەکەم، ئەثەری ئیشەکەی ئێستا لە بەرچاومە. هەرچی لەو کەون و کائیناتەیە لە زەڕەک تا مەجەڕەک ئەثەری ئەوەیە کە خاڵقەک دەبی خەڵقی کردبی. یەکەم هینابیتە وجود، دووەم دەبی بە عیلم بی، چونکە ئەو ئیشە بە عیلم دەکرێت، دەبی بە قودرەت بی، بە حکمت بی. کەواتە ئەو ئەسما و صیفاتانە هەموو بەو تێگەیشتنەی خۆم، بەو بەکارهێنانی فکرەی گەیشتمە ئەو حەقیقەتانە. ويتفكرون في خلق السماوات والأرض. كجيش ما حقيقتي دجما حقيقة شيء كباش أو دروزبوني من دروزبوني أو هموزوري الرواق أو هموزوري بالندا أو آسمان وزاوية هاتني أو خلقي زيل بزيل ديت سر أو زاوية يبير دبيت ودروات ويشي دي يبير دبي ودروات دبي لو ما بس خلق كلابي نبي أو خالق كعلمي بوهم كون كائناتي هي أو هم قدرتي هي ببي ما بست ببي هودا لبو قالته وقب دروستي كردبي بيدقي أو حقيقتش ربنا ما خلقت هذا باطلا أود ببي
مەبەست بە باڵتیل بە پوچەڵی دروست نەکردیە، بەڵکو ڕاستیەک مەبەستەکی ڕاست لە پشت ئەو دروستکردنەی دەبی هەبیتن. ئەوە هەمووی بە بەکارهێنانی فکر و عەقڵ کە دەکاتە ئەو فیتڕەتەی کە ئینسان پێی درایە، دەگاتە ئەو نەتیجانە ئینسان لە تەفەکر. سوبحانەکە پاک و بێگەردی لە بۆ تو، یعنی ئەی خودایە سبحانه وتعالى ئەتوو زۆر دووری لەوەی کە ئیشەکی بکەی بێمەعنابی بێمەبەست بی، حەقك جێبەجێ نەبی لەو مەسەلەی، مەبەستێک نەبی لە هاتنی مەلە بۆ سەر دنیای و ڕۆیشتنی. ئەوە لە تو زۆر دوورە، پاک و بێگەردی لۆ تو ئەوەت لێ ناوەشێتەوە، هیچ صیفەتەکی نەقص لەو زاتەی ناوەشێتەوە کە سەیری دەکەم ئەو ئاسمان و زەویەی بەو وردەکاری و بەو جوانی و بەو ڕێچەی دروست دەکاتن. فەقینا عەذاب النار، کەسێک کە ئەوەی بداتە پاڵ خوای گەورە. ها تەماشای باسی مەسەلەی ئەوەمان کرد کە ئاەتەکان هەمووی لە ناو یەکدی جوملەکان و ئاەتەکان تەناسوبیان هەیە، ڕەبتیان هەیە. ڕەبت چییە لە مابەینی ئەوەی کاتێک کە دەڵێی ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار، هیچ شتێکت لەو کەون و کائیناتەی بە باطل دروست نەکردیە. ئەگەر کەسێک ئەوەی بداتە پاڵە تو هەنیا ئەوە سوبحانەکە لە تو دوورە، لەبەرەوەی کاتێک تەماشای کەون و کائیناتم کرد دیتم هەموو شتێکت بەو پەڕی وردی، بەو پەڕی عیلم، بەو پەڕی ڕێکی دروست کردێت، لێت ناوەشێت و ئەو ناڕێچیە گەورە کە ئەو هەموو کەون و کائیناتت بێمە بەس دروست کردبی. کاتێک تەماشای لاشەی خۆم دەکەم دەبینم هەر خانێک لە خانەکان، هەر ئەندامێک لە ئەندامەکان وەزیفەچی هەیە، ئەرکەچی هەیە، چاو لۆ بینینە، گوێ لۆ بیستنە، مەعیدە لۆ بۆ هەرسکردنە فلان لە بۆ فلانیە. باشە ئەدی کۆی جەستەکەم نابی ئەویش وە ئەرکەچی هەبی، هەرەوها هاتیمە بەبێ ئەرک بژیم و چەند ساڵەچی و پاشان بمرم و کەس بە کەس نەبیت و کەس لێ نەپرسیتەوە و نەزان هیچ ئەرکەچی شم نەبی. ئەدی کۆی جەستەکە لە پێناوسیە. ئەوەی کە کوفری مادی بێ باوەڕی پێی وایە بە عەقڵەشی زۆر ساکارانە دەرێ وەڵا ئەوە بێ ئەرکە. هەموو خانەک ئەرچەکەچی هەیە، هەموو ئەندامەک و کۆ ئەندامەک ئەرکەچی هەیە، بەس کۆی جەستەکەت هیچ ئەرچی نییە. سوبحانەکە خاڵقی ئەو خانەیە، خاڵقی ئەو ئەندام و کۆ ئەندامانە پاک و بێگەردە لەوەی زۆر دوورە لێی، بەخۆی سوبحانە بمانای دووری دێ، زۆر لێی دوورە کە کۆی جەستەکەی ببێ ئەرک دروست بکاتن. اینجا ئەوەی پاڵ بداتە لای خوای گەورە برێ بەبێ ئەرک دروستی کردیە، بەبێ مەبەست دروستی کردیە، ئەوە ئینکاری تاکە بە تاکەی مەخلوقات دەکات، کەنەما هیچی نابینی. کو کابرایەک هەموو ڕۆژێ حەقیقەتەکی ببینی، ڕووداوەکی بە چاوی خۆی ببینی، ڕۆژێک دوو سێ چار هەر ببینی، لە ئاخیری پاش ساڵەکی 365 ڕۆژ ڕووداوەکی ببینی، دوایە برێ وەڵای نەمدیتە ئینکاری بکە، چەند گەورەیە. هەموو زەڕەتی ئەو وجودەی، ژیانی خۆت، دەنجی خۆت، چاوی خۆت، هەموو شتێک لەو دەوروبەرەی حەقیقەتەکەت پێ دەرێ. کەسێک کە بێ باوەڕبی و باوەڕی بۆ خودای نەبی سوبحانه وتعالى چاوی لەو هەموو حەقیقەتانە دەنووقێنیتن و گوێی کەڕ دەکا، وەکو باسمان کرد هەموو مەخلوقات قسە لەگەر دەکا، لەو قسە لەگەرکردنەی مەخلوقاتی، کەواتە ئەوە شایستەی چییە؟ شایستەی سزایە. لۆیە دەرێ خوایە ئەی پەروەردیگارە ئەمن بپارێزە لەو سزایی کە ئەوەی پاڵ بدەمە لای تو کاتو ئەو شتەی بەبێ مەعنا و بەبێ هودە دروست بکەی. ربنا إنك من تدخل النار فقد أخزيته، بەڕاستی کەسێک ئەتوو بیخەیتە ناو ئەو ئاگرەی ئەتوو سەرشۆڕی دەکەی، لەبەرەوەی ئەو کەسەی کە کافرە بەرامبەر هەموو کەون و کائینات ئینکار دەکا، وەلەوە شایستەی سزا دەبیتن، و سزایە کە خاڵقی ئەو کەون و کائیناتەی بیدا سزایەکی زۆر سەرشۆڕکەرە. وما للظالمين من أنصار، کەسیش ناتوانی لەو خاڵقە خاوەن قودرەت و دەسەڵات و توانایی دەربچیتن، ئەو ستەمکارانە کەس نییە سەریان بێخیتن، کاتە پاڵپشت هەر ئەوە و دەبی مەلجە و پەناگەش هەر ئەوە لۆ لایوی بچین. ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا. جاء لێرە کاتێک بە فیتڕەتی خۆت کە ئەو عەقڵ و ئاوەز و تێگەیشتنەی خوای گەورە دایتێ هەر ئینسانەکی، ئەو حەقائقانت زانی، دەبی ئەو مەخلوقات و مەوجوداتە خاڵقەکی هەبی، دەبی ئەو گۆڕاوانە کەسێک هەبی کە بگۆڕبی بیگۆڕی،
دەبی ئەو هەموو شتانە کە دەستپێک و کۆتاییان هەیە کەسێک هەبی بێ دەستپێک و کۆتایی هەموو دەستپێک و کۆتایی یەک بۆ لایوی بگەڕێتەوە و ئەو خالقە کاتە کە تەماشام کرد دەبی عالم بی بەبێ سنوور دەبی خاوەن قودرەتی بێ سنوور بی دەبی خاوەن حکمەتی بێ سنوور بی تا ئەسما و صفاتی و دەبی لە بۆ مەبەستە چیش دروستی کردبی ئەوە هەموو بە عەقڵ و ئاوەزی خۆمان کە دەکا فیترەت گەیشتینە ئەو حەقیقەتەی بەڵام ئەو خالقە چێیە بە تەواوی بیناسم و ئەمەی لە پێناو چ دروست کردێت چی لەمە دەوێ ئەمە ژیانمان کوو بەڕێ بکەین هەڵسان و دانیشتنمان کوبی چ خواردنەچی بخۆین چ نەخۆین چ جۆرە کڕین و فرۆشتنەک باشە چ خراپە چ جۆرە مامەڵەیەک مەسەن لۆ نمونە لە مابەینی پیا و ئافرەتی شەهوەت هەیە پیا و حەزی لۆ ئافرەت دەسی ئافرەت حەزی لۆ پیا و دەسی باشە چ نەوعە مامەڵەک لە مابەینی پیا و ئافرەت هەبی لە کڕین و فرۆشتنی ئیوا هەیە ماڵی خەڵکی بەدزی دەبا ئیوا هەیە بە زوڵم دەبا ئیوا هەیە بە فێڵ و تەڵەکە دەبا ئیوا هەیە بە ڕێیەکیت کە دەبا کو تەعامل لەگەر کڕین و فرۆشتن بکەم کەواتە مەسەلەی ژیان بەڕێکردن بە عەقڵ و ئاوەزی خۆم ناتوانم بیگەمێ بەس گەیشتمە ئەو حەددەی کە دەبی لە پێناو مەبەستەچی ئەمە دروست کرابی لێرە پەیامی پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام دێتن بەهانای ئینسانی وەدێ تەکمیلەی جوابەکانی لۆ دەکا تەکمیلەی ئەو دەستگرتنەی لۆ دەکا کە دەستی دەگری لۆ ئەوەی هیدایەتی بداتن دەبی ئیلا ئەو خالقە لە ڕێیەکی بەمە بڵێتن کوو بژی ئەرکت چییە چ باشە چ خراپە چ حەلالە چ حەرامە کەواتە ئەلێرە هەر بە عەقڵ و ئاوەزی خۆشمان دەگەینە ئەو حاڵەتەی دەبی پێغەمبەرایەتی هەبیتن لە ڕێیەکی خوای گەورە ئیتیصال بکە تەماشا دەکەین ئەو ئیتیصالە لە ڕێی پێغەمبەرانەوە نەبی عەلەیهیم السەڵات وەسەلام لە هیچ ڕێیەکی دیکە نییە کەسانێک بڵێن خوای گەورە وەحی لە بۆ ناردینە دەڕێ ئەو پێغەمبەرانە نەبی عەلەیهیم السەڵات وەسەلام ئیجا لۆی هەیە کەسانێک بە درۆ ئیدعای پێغەمبەرایەتیان کردبی ئەلێرە تەماشای نیشانەکان دەکرێت نیشانەی پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام ڕازگۆترینی کەسن لە هەموو حاڵ و قسە و ئەحواڵەشیان ڕەنگ دەداتەوە لە گرنگترین حاڵیان ئەوەیە کە ئەو پەیامەیان یەکانگیر بوو لۆ ئەوەی یعنی موافق بوو لەگەر ئەوەی ئەمە لە فکر و ئاوەزی خۆمان فکرمان لێ کردەوە ئەو قورئانە دێ عینەن ئەو ڕحلەیەت پێ دەکاتەوە کە ئەتوو بە خۆت کردت دەرێ فکر لە کەون و کائینات بکەوە ها ئین فی خەلقی السەماوات والأرض عینەن ئەوەی کە ئەتوو بە عەقڵ و فکری خۆت لۆی چووی ئەو قورئانە دێ هەمان شتی دەکاتەوە ئەوەش بەڵگەی هەرە سەرەکی ئەوەیە کە پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام پێ هاتین ئەو وەحیەی ناردیتیان موافقە لەگەر ئەو گەشتەی کە عەقڵی خۆت پێت دەکاتن دەزانین ئەوانە لەلایەن خوای گەورەوە ناردرانە بێزگە لە ئەو هەموو موعجیزات و ئەو هەموو بەڵگەی ڕاستی پێغەمبەرانە کە لە بۆ تەئکیدی بەڵگەکانیان دێتن لە بەرەوەی پێغەمبەرایەتی داوایەکی زۆر گەورەیە بانگەشەی زۆر گەورەیە وەکو زانایان دەفەرمون ئەو کەسەی داوای پێغەمبەرایەتی دەکایان ڕازگۆترینی ڕازگۆیانە یان درۆزنترینی درۆزنانە یعنی لە تاریخی بەشەری کەسی وەسەط داوای نەکردیە لۆی هەیە کابرا بە ئاسانی لۆ ماڵی لۆ معاملەی درۆی بکاتن بە زۆر بە زەحمەت کەسێک ئەو درۆی پێ دەکرێتن برێ لەلایەن خواوە وەحیم لۆ ناردرایە و غەیبی دەزانم و چونکە ئەو قسەیە تو برێ هەر برێ غەیبی دەزانم زۆرت لەسەر دەکەوی دەوەرە قسەشی بکە لەبارەی سبەینێ و دووسبەی بزانین ئەدێ ئەگە نەهاتە جێ ئەو یەکسەر هەموو ئیشەکەت فەشەلی دەینیت ئەو پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسەلام ئەو هەموو خەبەرەی لەبارەی داهاتووی خۆیدایە طبعاً بەڵگەکانی پێغەمبەرایەتی ناسینە سەری زۆر تەفسیلی دەوێتن بەڵام ئەوەندە شەکە گوتمان ڕازگۆترینی ڕازگۆیانیان درۆزنترین کەس کە کەسەکی ئەو پەڕی درۆزن ئەو پەڕی ڕەوشت خراپ ئەو پەڕی سەختەچی و فێڵباز داوای دەکاتن ئەو حاڵەت تێکەڵ نابیتن إلا ئەگەر کەسەکی وشی دەرێن لە ئەجهەل الجاهلین لە هەموو کەس جاهلتر بی ئەو دوو کەسەی لێ تێکەر بی ئەگەر ناو دوو کەسە تێکەر نابن کەواتە لێرە باسی ئەوەیەکەوە جێمان لە بانگ خوازێک دەبی بانگ دەکا لە بۆ ئیمان ئەو بانگ خوازە چییە؟ پێغەمبەرانن عەلەیهیم السەڵات وەسەلام بەو پەیامەی کە دەیهینن موافق لە بۆ ئەو عەقڵ و فیترەتەی کەوا هەیتمان ئەن ئامینوا برەبیکم فئامەنە داوامان لێ دەکە کە ئیمان بە پەروەردیگارت بینن ئەمەش ئیمانمان هینە ئەو ئیمانە ئەو خودایەت پێدەناسێنی ئیمان بە ڕۆژی دوایی تەفسیلت دەداتێ حەلال و حەرام و ژیانت تەفسیلت دەداتێ ئەوە لە چووە وەردەگرین لەو ئیمانەی ئەبیدی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله مەسەلەن لۆ نمونە تەکمیلەی دەکا ئیمان بە پێغەمبەران کە دەبی شەریعەتەکی شەبی چونکە فیترەتی ئینسانی نمونەی وچی مەسەلەن مۆبایل یان کۆمپیوتەری کە
هیچ مثلا بەرنامە سیستەمی لەسەر دانەمەزابی مثلا ویندۆزی تێدا نیە و کۆمپیوتەرە هەر هاتیە و جارێ بێ ویندۆزە بەڵام ئەو سیستەمە قابلیەتی تێدایە سیستەمی لەسەر دابەزێنی و بەرنامەی لەسەر دابەزێنی ئەوجا بەرنامەی خراپ دابەزێنی باش دادەبەزێنی پلەیستۆری تێدایە و دەتوانێت بەرنامان دابەزێنی ئەو ئینسانە فیترەت ئەوەیە کە قابلیەتی درایتێ لە وەرگرتنی هیدایەت لۆ فکرکردنەوە عەقڵ و ئاوەزی درایتی شەریعەت ئەو بەرنامە چاکەیە کە صاحب مەصدەر کە ئەڵڵایە سوبحانەهو وتەعالە سەرچاوەی ئەو داینایە کە ئەتوو ئەوەی دابەزێنیە سەر مۆبایلەکەت ئەوەی دابەزێنیە سەر ئەو سیستەمەی دابنێە سەر لاشەی خۆت و هەروەها بەرنامەی خراپیشمان هەیە دەتانی ئەویش دابەزێنی وانیا هۆرد و چێڕێت پیشاندرایە دەتانی ئەو ڕێ ڕاست یان ڕێ خراپ ئینسان بگریتە بەر ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار بەڵام لەو ئەوە کردنەی لەو گەشت مەسەلەن ئەوەی کات و بڕیار دەدەی و ئیمانت هینایە دەزانی لە ئەرچی جێبەجێکردنی شەریعەت حەلال و حەرام ها باسمان کرد دەبی ئەمە پەیامبەرێکمان لۆ بێ و پەیامێکمان لۆ بێ ژیانمان لە بۆ ڕۆن بکاتەوە بەڵام ئایا لە هەموو ئەو وردەکاریانە دەتوانین ئەمە هیچ غەڵەتە چی نەکەین نا لەبەرەوەی بێهێز و لاوازی هەمومان تووشی لادانەی کەم دەبین تووشی کەم تەرخەمی دەبین تووشی تەقسیر دەبین لۆ یەکسەر داوا دەکا ئەی پەروەردیگارە لێمان خۆش بە لە مقابل ئەو گوناحانە و هەروەها خراپەکانمان دابپۆشە وتوفنا مع الأبرار وەلەگەر ئەهلی چاکە بمان مرێنە و لەگەرەوانمان حیساب بکە ربنا وآتنا ما وعدتنا على رسلك وەی پەروەردیگارە ئەوەشمان پێ ببەخشەکە لەسەر زاری پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام و لەسەر زمانی وان وعدت پێداینە کە بریتیە لە بەهەشت کەواتە مەسەلەی ئیمان باليوم الآخر ئەمە ئیش دەکەین نەتیجە دەکەین لەبۆ ئەوەی کەوە ڕۆژێکی دیکە هەیە دووبارە زیندی دەبینەوە و ئەو ڕۆژە پاداشتی ئەو کار و کردەوانە لەوێ وەردەگیرێ کاتە تەماشای مەسەلەی ئیمان لە ئەسڵی تەفەکر لە خەڵق پاشان هاتنی هیدایەتی پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام پاشان ئیمان باليوم الآخر دێتن چونکە ئەوە سێ ڕوکنی هەرە سەرەکی ئیمانە کە ئینسان دەزانی خالقەک هەیە و ئەو خالقە بەرنامە و پەیامەکی دەنێری و ئەو بەرنامە و پەیامە نەتیجەچی هەیە کە مەسەلەی قیامەتە سەعادەتی ئەبەدی یان شەقاوەتی ئەبەدی خوای گەورەمان پارێزی ولا تخزینا یوم القیامە و سەرشۆڕمان مەکە لەو ڕۆژەی کە تووشی بەدبەختی ببین و تووشی جەهەنەم و سزا ببین ئینەکە لا تخلیف الميعاد ئەتوو ئەو وعدەی کە دایتت بە هیچ نەوعی خلافی ناکەی لەبەرەوەی هەموو شتێک لۆ تو ئاسانە و هەموو شتێک لای تو بە میزانە و هیچ ناڕێکێکی تێدا نیە طبعا ئەوە ئاەتەکان بوون بەڵام لە دوایە ئەگەر ئەمە وەکو باسمان کرد لە مەسەلەی تەدەبوری جاروێ فەقەرەک ئەو فەقەڕەیە دیارە ئەو چەند ئاەتە باسی مەسەلەی خەڵق مەسەلەی ئیمان دەکاتن لە دوایێ فاستجاب لهم ربهم أني لا أضيع عمل عامل منكم من ذكر أو أنثى ئەو ئاەتەی بە دوادا دێتن ڕەبتەکی عەجیبی هەیە خوای گەورە وەڵامی ئەو کەسانە دەداتەوە کە ئەو داوا و دوعای لەخوا دەکەن خوای گەورە لێمان خۆش بە و بەهەشمان پێ ببەخشە و لە جەهەنەممان پارێزە خوای گەورە دەفەرمێت جوابتان دەدەمەوە بە مەرجەک ئەهلی عەمەل بن لا أضيع عمل عامل منكم أبي أهل عمل بي أو زتسم نير تسمه بعضكم من بعض فالذين هاجروا هجرت بكالا فينا إخوائي قولا وأخرجوا من ديارهم لولاتي خوي درب كريتن وأوذوا في سبيلي أزيد بدري لبينا من وقاتلوا وقتلوا بزنجيب وأروا بكجريتن أو لقى خلشي بزنجيب وأروا بكجري لبينا إخوة أو لأكفرن عنهم سيئاتهم ولأدخلنهم جنات تجري من تحتها الأنهار ثوابا من عند الله والله عنده حسن الثواب أو زدي بما أو بهشتك پاداشت لله إخوائي قورو باشترين پاداشت دانريا كأنما إخوائي قورو سبحانه وتعالى بمان دفرمي أتو تفكر دكي تأمل دكي عبادت لما بين خوت إخوائي قورو دكي سبحانه وتعالى دري أو خالق أو فكر دكي ولا قرآن وتدبري تيدا دكي بس دعاء قال ليبي دبي أولا مواقف جياني عمليت بديار بكوي أو تفكر وتدبر ولقر خودان اشتنا أو إيمان دروس كردنا لدلا دبي دعاء عمل تصديقي بكاتن لعمل بديار بكويتن ميداني عمل ميداني سرخستني دين إخواي قورا بتايبتي أو شويني
كخواي قولة تعقيد دكاتو بوي بس بديار دكوي أتو صاحب تفكر وتأمل شي توابي لخلقه بس بديار دكوي صاحب إيمان شي توابي كاتك ديني خواي قولة بيويستي بسر خستن دبيتن بمال بي بجستبي بهر قربانيك بي هذا بي أو قرباني بدي أو إيمانه أو اللي برهم ديتن كات دائما أهلي فكر أهلي تفكر أهلي تأمل وردبونوا دبي أهلي عمل يجبن بيكوا جريد رأي معناه واني كابرا وشي مثلا ديني مسيحية رهبانية ببرو لا أشكو تشيلو خود بتاني بس فكر بكو بس عبادة بكو بس تأملاتي بكا لا إنساني مسلمان ومسيحيتي حقيقيش خواهي قورا ويلا سرنا نسيبون تأمل تفكري بتاني هي لو ويدواي لميداني عمليش بكاري بيني وسر ديني خواهي قوري بيه سر بخاتن وبقاته أو مستواش لو أو تبينيشي وكبر جواني اشتدا لكو تايدا أهل قرآن أهل ذكر أواني مصندري أما أهل التصوف والذكر خواهي قوري زور دكين أهل قرآن لبري دكين وتدبري تدا دكين وتفسيري دخينين ويا قراءاتي دخينين دبيب ابن أهل عملش دبيب ابن أهل عملش وكو صحابي بيغمر صلى الله عليه وسلم أواني لهموان زيادة القرآن يعني دخين لهموان زيادة دا سنة زنك ولهموان زيادة الشهيد دكران حتى حذيفة ديت دليت قد استحر القتل بالقراء لو زنقاني كأمدي كانوا فتحي ولاتان دكي قارئ كان قرآن خريكة همو لناودتسن باو قرآن يتزمع كين لبرو قارئ كان لبيشو يخلشي بوين لميداني زهد وزهاد نكوى بزانن بس أو قرآن خويندنا كفاية بي أوي لميداني عمل أوان هوليش بدن لبوسر خستني ديني خواي قورة سبحانه وتعالى صلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم.